لە کاتی دادگای لێپێچینەوە لە سەرۆک داناڵد ترامپ دیموکراتەکان جەختیان لە هەڵکشانی تیرۆری نێوخۆیی دەکردەوە پاش گەمارۆ کوشندەکەی شەشی کانونی دووەم کە لە کۆنگرێس ڕوویدا. دەستگاکانی هەواڵگیری دووپاتیان کردەوە کە جگەر لەو هەڕەشە دیاریکراوانە هەڵسوکەوتی سەرۆک ترامپ هانی ئەو گروپە توندڕەوانەی داوە کە هێرشەکەیان کردووە. بەسەدانیان بۆ ئەو ڕۆڵەی جێراویانە لێپرسینەوەیان لەگەڵدا کراوە لە نێویاندا ئەو چوونە ژوورەوە تونند و تیژ ئامێز و هەڵسوکەوتە نەشیاوانە و هێرشکردنە سەر پۆلیس، بەڵام هیچ تۆمەتێکی تیرۆری نێوخۆیی ڕوبەڕووی کەسیان نەکراوەتەوە. یاسایەکی دیاریکراویش لەو بارەیەوە لەبەردەستدانیە. ئەو گفتوگۆیە زۆر باشە لە کۆنگرێس بیکەین، بەڵام لەو کاتەدا پێویستە پشت بە یاساکان ببەستین. زۆرێک لەو یاسانەی کە بەکارهێنراون بۆ دادگایکردنی سەرهەڵداوانی چوونە کۆنگرێس لە شەشی کانونی دووەمدا، ئەو یاسانە زۆر بەکارە بۆ تاوانی کوشتن و تەقاندنەوە. بۆشی هەیە یاسای چەک بێت. لە ئاکامی هێرشەکانی 11 سپتەمبەر ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا یاساکانی تونند و تۆڵ کردە و ڕێکارەکانی زانیاری کۆکردنەوە و ئاڵوگۆری زانیاریش لە نێوان دەستگاکاندا بۆ بەرپەشدانەوەی هەڕەشە دەرەشیەکان. پاش چەند ڕۆژێک لە وەرگرتنی پۆستەکەی سەرۆک جۆ بایدن داوای کرد پێداچوونەوەیەک بکرێت بۆ چارەسەرکردنی توونڕەوی تونند و تیژ ئامێزی ناوخۆیی. ماوەی چاوخشاندنەوەکە 100 ڕۆژە درێژیش ناکرێتەوە، بەڵام بەگەیشتن بە هەندێک ئەنجام دڵنیابن هەرچی وردەکاریە ڕای دەگەێنین. لە ڕابردوو چاودێریەکی تون لەسەر کۆمەلگا موسڵمانەکان هەبوو دوای 11 سپتەمبەر کە یەکێک بوو لە ئالەنگیریەکان بۆ ڕوبەڕووبوونەوەی هەرشەکانی تیرۆر، بەڵام حکومەت توانی ئەو باڵانسە ڕاستە بدۆزێتەوە لە نێوان مەترسیە ئاسایشەکان و ئازادیە سیڤیلەکان. ئێمە دەمانەوێت لەوە دڵنیا بین بەرەو ئەوە نەڕۆین کە هەموو جۆرە چالاکیەک جڵەو بکەین. استراتیژی ئێمە بە ئامانجکردنی هەندێک تونند و تیژیە کە دەمانەوێت پێشیان پێبگرین. ئەمریکیەکان مافی ئەوەیان پێدراوە بوون بە ئەندام لە گروپەکانی ڕقوکینە وەک براود بۆیس و کوکلۆس کلان، وا دەگوترێت وەک ئازادی ڕادەربرین و ئازادی کۆبوونەوە کە بە پێی بڕگەیەکی دەستوری ئەمریکا ڕێگە پێدراوە. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا.